ئەمە پێشانگایەکی شێوەکاریە لە شاری ئارلینگتن لە ویلایەتی ڤیرجینیا. شێوەکارەکان پێکاتون لە پەنابەری کورد و عێراقی و سووری و ئەریتری. هەر بۆیە لە نێو ئەم تابلۆیانەدا کلتور و ڕنگ و پێکاتەی جیاواز دەبینرێن. لەگەڵەوەیە کە بڵین ڕابردویان ئازار و ململانەی تایە، بەڵ لە هەمان کاتیشە کە ئەیبینی بەشێک لە پێشنگاکە بەشێک لە ئارتەکانیان ئومێدی تایە، ژیانێکی تازەی تایە، ڕەنگێکی جوانتری تایە. بصراحة معرض برغم بەڕاستی ئەم پێشانگە بچکۆلانەیە پەیامێک دەگەینێت بە کۆمەلگەکانی تر کە ژیانێکی تریش هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەتایبەت لە عێراق و سووریا. بەشێک لە تابلۆکان گزارشتن لەو ئازار و مەینەتیانەی ئەم هونەرمەندانە بەهۆی ڕەوشی خراپی وڵاتەکەیان و پەناهەندەیەوە تووشی بوون. بەشێکی تریان گزارشتن لەو ئومێد و هیوایەی بۆ داهاتوو هەیەە. ئەمان هەرچەندە لە ئێستادا لە ئەمریکا و دوور لە وڵاتی خۆیان دەژین، بەڵام هێشتا دڵیان لای نیشتیمانەکەیانە، بۆیە دەیانەوێت لە ڕێگەی تابلۆکانیانەوە بگەڕێنەوە بۆ ئەو نیشتیمانەی کە لێیەوە ئاوارە بوون. من بیری وڵاتەکەی خۆم دەکەم، بەڵام هێشتا ئەمەوێ پەیوەندیم هەبێت لەگەڵ شارەکەم و ژیانی ڕابردووم لە ڕێگەی هۆنەرەوە. ئەمە دەرفەتێکە بۆ من بۆ گزارشکردن لە چیرۆکەکانم لە ڕێگەی هۆنەرەکەمەوە. في بلداننا المجروحة بالإرهاب والعنف. لە وڵاتانێکی بریندار بە شەڕ و تێرۆر ئەم ئەزمونە ڕنگدانەوەی دەستپێکی ئەو ڕەوشەیە. هەروەها ئەڕوانینی ئێمە بۆ داهاتوو پەیامی ئێمە بە پاشەڕۆژ چییە؟ چۆن هونەر دەتوانێت ببێتە دەنگی ئاشتی و مرۆڤایەتی و دەنگی خۆشەویستی؟ چۆن هونەر دەتوانێت ببێتە ساڕێژی برینەکان و سەرەتای داهاتوێکی باش؟ وەکو هونەرمەندێکی کورد ڕاستی هەر جارجی ئەس دەبێژم بارێکی لەسەر ئەرکێکە لەسەر ملێ هونەرمەند کارە بێ ڕەنگێکی جوان ji کوردستانی ji خەلکێن me bigîne xelkê biyanî û ez dibêjim ev derfetek baş e got çar hunermend bigên hevdû karibin rengekî ciwan ji xelkî biyan re xelkê Emerîkî re bi taybetî ev demahan ez bawer dikim tiştekî gelekî baş. عم بحكي فيه عن التلاحم. لەم تابلۆیەدا باز لە پێکەوە ژیان و برایەتی نێوان شارستانیەت و کلتورە جیاوازەکان دەکەم لە سووریا. باز لە هەموو سمبڵ و زەخرەفانە دەکەم لەگەڵ ئەو ئاسەوارانی لە سووریادا دەبیندرێن. ئەم پێشانگایە لەلایەن گەلەری کڵێسای یونیتریان یونیڤەرلیستەوە ڕێکخرابوو. گالەریەکە ساڵانە میوانداری دەیان هونەرمەندی جیاواز دەکات بە مەبەستی ناسین و کۆکردنەوەیان. بەرپرسی گالەریەکە گرنگێکی زۆر بە هونەر دەدات و پێشتریش پرۆژەی هونەری بۆ هونەرمەندی کورد لوقمان ئەحمەد هەبووە. ئەمە بەشێکە لە ئامانجی کڵێسەکەمان بۆ بەشداری پێکردنی خەڵک. ئەو دراوسەیانەمان کە ڕەنگە هێشتا نەیانمان بینی بێت. ئێمە دەتوانین لێرە یەک ببینین و لە یەکەوە فێربین. لە نێو ئەم پێشانگایەدا چەند ستایل و شێوەیەکی جیاواز لە هونەر دەبینرێت. لەوانە شێوەی دەربڕینی نوێ و ئەو ئازار و خەون و هیوایانەی تێکەڵ یەک دەبن. تابلۆی کۆلاج کە بە ڕەنگێکی ئابستراکت و بچکۆلە دروستکراوە کە ئەزمموی هونەرمەندەکە پیشان دەدات. هەروەها تابلۆی ڕیاڵستیک کە نمونەی ژیانی هونەرمەندەکە لە وڵاتی خۆی پیشان دەدات. محەممەد مەجید دەنگی ئەمریکا، شاری ئارلینگتن لە ویلایەتی ڤیرجینیا.